خۆ دەزانی ئێمە یەکێک لە قۆناغەکان قۆناغی پێش چوونە قوتابخانەیە. خۆ دەزانی لە پۆلی یەکی بنەڕەتیەوە ئیلزامیە بە زۆرە، بەڵام باخچە اختیاریە، کەسەکە ئەتوانێت بینێرێ نەینێرێ، یانی ئیلزامی نییە. بەس لە زۆر وڵات هەر لەگەڵ پۆلی یەکیان قسووە. گرنگەکەی لێرە چییە؟ هەموو زاناکان لەسەر ئەو کۆکن ئەڵێ بناغی کەسێتی لە 5 ساڵی یەکەم ئەدانرێ. یعنی ئێستا ئەم مناڵانە تۆ لێرە ئەتوانی فێری ڕازگۆییان کەی، فێری بەوەفاییان کەی، فێری پاگ و خاوێنیان کەی، فێری ڕێزگرتنی دایک و باوکیان کەی. لێرە پەروەردەکردنە، فێرکردن نییە. پەروەردەکردن یانی کۆمەڵێ بای ئەخلاقی جوان هەیە، تۆ ئەتوانی لێرەوە لە ناو دڵ و دەرونی ئەم مناڵانەیە بیچەسپێنی. من ئێستا لە زانکۆ کە خوێندکاری ئەگەر بڕوای بەخۆی هەبێ بڕوای بەخۆی نەبێ، کەسێک بێ بێوەفا بێ، خەتی ناشرین بێت، چی بێت، تازە من هیچم پێ ناکەی لە زانکۆ. لێرە بناغەکەی داندێ. لەبەرەوە لێرە ئەتوانی کەسێتی مناڵەکان بنیاد بنێ، ناحی زمانە و زمانیان پاراو بێت، لە ناحی کۆمەڵایەتی و پەیوەندی کۆمەڵایەتەکانیان بەهێز بێت. دروستکان چکە دکتۆر زۆر جار منداڵ هەیە بەڕاستی یعنی گەیشتتە تەمەنی 4 ساڵی 5 ساڵیش ناتوانێت لەگەڵ هاوتەمەنەکانی خۆیدا هەڵسێ و دانیشە بەڕاستی. جا و توێژینەوە کراوە، بەراوردیان کردووە لە نێوان مەسەڵەن پۆلی یەکی سەرەتایی، یەکی بنەڕەتی هاتوون، بەراوردیان کردووە لە نێوان ئەو مناڵانەی کە لە باخچەوە هاتوون بە بەراورد بەوانەی کە نەچوونتە باخچە. دەرکەوتووە مناڵانی کە لە باخچەوە هاتوون و چوونتە پۆلی یەکەم زیاتر خۆیانە گونجێنن. بۆ لەبەرەوەی لێرە منهج پرۆگرام هەیە، لەوێش منهج هەیە، لێرە مامۆستا هەیە، لەوێ مامۆستا هەیە، لێرە لێپرسینەوە هەیە، لەوێ لێپرسینەوە هەیە، کەواتە کەشوهەواکە ژینگەکە وەکو ئەوێ وایە. فەرقی هەیە لەگەڵ مناڵێکە کە لە کۆڵانە 5 ساڵە سوێتەوە ڕێگەڕۆ بۆ قوتابخانە. یعنی ئێمە بەگاڵتەمانە دانەنراوە، وەکو جەناب دەزانین دەکەس وەزانە لە باخچە بۆ مناڵانەی کە دایک و باوکیان نیشەکەن نەخێرەوە بۆ ئەوە نیە تۆ پەروەردەیەکی کەسێتی. یعنی لێرە تێکەڵ مناڵەکانە، یعنی زۆر مناڵ هەیە دایک و باوکی لە ماڵەوە نان ناخۆن، بەس کە لێرە مناڵەکانی ترە بینێ نان نەخۆن، لاساییان نەکاتەوە لەگەڵ یانە. لەوانەیە زۆر خواردن هەبێ نەخوا، بەڵام لە چاو برادەرەکانی بکاو بیخواتەوە. ئێستا جەنابە مەسەلەن دایکێکی ئەتوانی بۆ ماوەیەکی دیاریکە قسە لەگەڵ مناڵەکە بکەی، یەک کەسی، بەڵام لێرە بۆ نمونە 6 مامۆستا هەیە، فەرقی هەیە یەک کەس لەگەڵ مناڵەکە بکە. لەوانەیە زۆر دایک و باوکیان خوێنەوارن، بەڵام ئەمانە دەچووی بەشی پەروەردەی تایبەتن، بەشی باخچەی مناڵانن، ینی پسپۆڕیان هەیە 4 ساڵ لەوێ خوێنویانە، ینی خریجی زانکۆن. لێرە سەدان نۆع جەنابە بینیم یاری و مەلاعیب و چیرۆک هەیە، منهج هەیە، لە ماڵان نییە، ئەمە لە ماڵە ناتوانێت. مەسەڵەن لێرە بۆ نمونە 3 قاتە، هەر قاتی 600 متر 1800 متر، چ خێزانێک دەتوانێت 1800 متر بۆ مناڵەکانی بۆ یاری هەڵبەزوو داوە. بەڵێ ئەینجا بۆ نمونە زۆر شت هەیە، تۆ ئەتوانی مناڵ لە ڕێگەی کەسانی ترەوە فێر بێ. لەبەرەوە پەروەردەیەکی دروست ئەکرێ، ئەتوانی بەڵام بە شەرتێ مامۆستا و مەنهەجەکە ڕێک و پێک بێت. باشە دایک و باوک چەند گرنگی بەوە دەدات کە منداڵەکانیان بێنە باخچەی ساوان؟ وەڵاهی جاران باشتر بوو لە ئێستا، یعنی بڕاو هەبێ لە من ئەمە 2007 کە لە هەولێر هاتمەوانێ ئەمە باخچەیەماندانەوە، چون پسپۆڕەکەی منەوەیە ماستێر دکتۆراکەم دەروونزانی مناڵە، ماستێرەکەم دکتۆراکەشم پیاوانی زیرەکی مناڵە، یعنی جاران مناڵ باشتر بوو. ئێستا ئەم بینا گەورێ بڕواتە بێ پارەی بیناکە دەرنایێتەوە، یعنی 36-35 مناڵە هەیە، بەس بەشی زەمانی اجتیماعی و زەریبەی دەخل و زەریبەی عقار و نانخواردن و کرێی مامۆستا و کارەبازن کارەباسەنگرانە لێرە، یعنی 1 کیلۆوات ماڵان هەژدەیە، ئێمە لێرە 156مان لێ وەرەگرن. موليده هەلو لا وەسێ لەبەرەوە ینی بەس بۆی ڕۆژەکە بەخوا بەردەوام بێڵین بارودۆخەکە بگۆڕێت چکە دایک ئێستا بۆ نایهێنێ، ئەگەر لە دایرەش بێ دوو مناڵی هەیە، لای مێردەکەی دایەنێ، لای خەسووی دایەنێ، 2 ڕۆژ دەوامەکە، ڕۆژی 2 ڕۆژ دەوامەکە.